شەوی گشتی ئەگەر بتەوێ ژمارە جۆرەکان باس بکەی ڕەنگە ئەگە باسکەین بە سەدان و بە هەزاران جۆرمان هەیە. وەکو میوەیەک چاوی لێ ئەەکەین وەکو خۆراکە چێتە بواری خۆراکەوە، بەڵام دیسانەوە ئەویش ئەتوانیت وەکو چارەسەرێکی سروشتی بەکاری بهێنین لەبەرەوەی مجموعەیەک مادەی معدنی و موادی خۆراکی باشی تایە کە ئەویش خزمەتی مرۆڤ ئەکات. فلۆرای پارێزگای سنەم بینیوە کە نزیکە لە 2100 جۆری ڕووە. شلێرە گیان شلێرە شلێرە ئاهیای شلێرە لە بەگزادەی هەولێرە لە بەگزادەی هەولێرایە وەرە و بمداهیە ماچیە گەنە بمداهیە ماچیە ئەوڕۆ میوام نم لێرە ئەوڕۆ میوام لێرایە تخوا بۆچی بێمەیلیت گەنە بۆچی بێمەیلیت ئەی هەوار کردووەم بە پیشە جوانە گیان کردووەم بە پیشە وەڵا جارێکیش بۆ من گیانە جارێکیش بۆ من ئەی هەوارە خێم هەڵکێشە ئازیزم ئاخێم هەڵکێشە تخوا تۆڕام کارەوە گیانە تۆڕام کارەوە ئەی هەوار جەگۆم شەو چەمات ئازیزم جەگۆم شەو چەمات. گشتیان وەکو کۆمەڵێکی سەرەکیە لە ڕۆکەکان کە کەوتە دوای درەختەکان و دەوەنەکانەوە ئەمانە کۆمەڵە جۆری ڕۆکن کە قەبارەیەکی بچووکیان هەیە مامناوەندیان هەیە و ئەم مامناوەندیانە وای کردووە کە هەم ژمارەیان زیاتر بێ و هەم توانێت بەرهەمێنانی خۆراکیان زیاتر بێت لە چاو ڕۆکەکانی ترە. ڕۆکی سروشتی لە ڕاستیە هەر جۆرە ڕووەکێک هەر جۆرە گیایە کە لە سروشتی دەوروبەرمانە هەیە و بەبێ مداخلەی ئینسان بەبێ ئەوەی کە مرۆڤ تەداخلی کردبێت خۆی بە شێوازێکی خۆڕسک بە پشت بەستن بە ئەو ڕەگەزە کەش و هەوایانی کە هەیە بە ئاوی باران بە بەفر بە هەتاو بە ئەمانە خۆی بەبێ دەستکاری مرۆڤ سەوز ئەبێت و مجموعەیەک بەرهەمی هەیە کە ئەو بەرهەمانەشی دیسانەوە بە شێوازێکی خۆڕسک ئەو تا لە خزمەتی مرۆڤ و زیندەوەرەکانی کەیە ئەمانە پێیان ئەوترێت ڕووەکی سروشتیان گژوگیە بە زمانێکی ئامکە لە کوردەواری خۆمانە گژوگیای پێ ئەوترێت بە زمانە زانستێکەشی ئەبێ بە ڕووەکی سروشتی. گژوگیا خۆی بەشێکە لە ڕووەک لقی زۆرە گژوگیا ئێمە ئەتوانین بڵێن جلکێکی شیاوە بۆ زەوی دیسان گژوگیا خۆی دابەشە بێم بە بلدار و دەوەن و ئەم گیاورداناکە لە لای خۆمان ئایبینین دیسان ئەویش خۆی دابەشە بێ بەسەر چەند لقێکی ترە گژوگیاکان هەندێک گژوگیامان هەیە کە لە دەشتەکان ئاڕوێن هەندێکیمان هەیە لە بەرزایی زۆرترە ئاڕوێن بۆ نمونە لە بەرزایی لە 1800 لە ئاستی دەریا 1500 لە ئاستی دەریا و سەروی ئەوانە کە ئێمە هەرچیەک لە ئاستی دەریا دوور ئەکەوینەوە ئەو گژوگیانش چکۆلەتر ئەبنەوە و بە پێی ئەو کەش و هەواکە لەسەرەوەی خۆیان ئەگونجێنە. پێی کوردستان لەکەوێتە هێڵی ناوەندێک یا هەرێمێک کە پێوترێ هەرێمی دارستانی گەڵاوەری و ئاها مامناوەند ئەم هەرێمە چوار وەرزەکەی بە تەواوەتی تیا دەرەکەوێت مەشوای کردووە کە فرەجۆری ڕۆکەکان لێرە یا گژوگیاکان لێرە زۆر جیاوازتر بێ زۆرتر بێ لە چاو ناوچەکانی ترە وڵاتێکی ترە بە شێوی گشتی ئەگەر بتەوێ ژمارە جۆرەکان باس بکەی ڕەنگە ئەگە باسکەین بە سەدان و بە هەزاران جۆرمان هەیە
هەر لەم شاخی کە ئێمە هاتیینە سەرەوە هەر لە سەرەتای شاخەکەەوە کە تەماشامان کرد چەند جۆرێکی جیاوازە بوو هەر لە بیاڵ هەڕۆبینیمان لە ئاڵاکۆکی لێبوو لە چەند جۆرێک لە گوڵە فەقەیە بڵێن گوڵە حاجیلەی لێبوو لۆی لێبوو کەمای لێبوو لەگەڵ کۆمەڵی جۆری ئۆرکیدی لێبوو هەتا بەرز بێتەوە بەرەوە ئاڕاستی شاخەکە جۆری گوڵەکان زیاترە گۆڕێ هەندێک مێلاقە دەرەکەون دواتر چەند جۆرێکی جیاواز لە شلێرەکان دەرەکەون ئەکرێ لە کوردستانە بە ژمارە باسیکەیانی دیاری بخێن ڕەنگە ئەگە بڵێم چەند هزار جۆرمان هەبێ ڕەنگە نەکەوین هەڵەوە. ڕووەکەکان ئێمە سەرەتاگەر بۆ نمونە باسی کوردستانی خۆمان بکەین هەرێمەکان جیاکراونەتەوە لە ڕووی گژوگیا و دارستانەکان و ئەوانەوە ئێمە لە عێراقا تقریبن لە 6 هەرێمەکانی عێراق هەرێمی دارستان و ڕووەک ئەکەوێتە بەشی کوردستانی عێراق ینی لە زاخۆوە دەست پێ ئەکا بە درێژایی سنووری تورکیا درێژە بێتەوە تا یێتەوە بۆ باشووری ڕۆژهەڵاتی ئێران و دواتر تا سنووری هەڵەبجە دێت ئەمانە کە زۆربەی زۆرینەی ئەو جۆرە ڕووەکانی تایەکە ڕووەکی سروشتین لە ئەم منتیقانە بەربڵاون لە عێراقاس وەکو وتمان لە 6 ئەو سروشتیان داگیر کردووە کە تقریبا نزیک بە 2000 جۆر ڕووەکمان هەیە ئەم ڕووەکانە بڕێکیان سروشتین سەرجەمیان سروشتین بەس بڕێکیان بۆ عیلاج بەکاردێن مجموعەیەکیان خۆراکین و هاوکات لەگەڵەوە کە خۆراکین بۆ عیلاج و دەرمانیش وەکو چارەسەری سروشتی بەکار ئەچن مجموعەیەکیشیان وەکو خۆراکی ئاژەڵ هەم خۆراکی ئاژەڵ و مرۆڤش ئەتوانێت بەکاریان بێنێت و مجموعەیەکی کەشیان بۆ جوانکاری ئەتوانین بەکاریان بێنی. ئێمە ئەگەر بین باسی گژوگیا بکەین لە کوردستانە سەرەتا بێ باسی چەند کەش و هەوایی بکەین کە ئێمە دەوڵەمەندین بەو چەند کەش و هەواییەوە لە کوردستانە. بۆ نمونە ئێمە وڵاتانی ئەگەر نمونەیەک بێنینەوە وڵاتانی ئەوروپی یان ئیسکاندیناوی کە سەیری ئەەکەین ساحێبی یەک کەش و هەوان کەش و هەوای کوێستانی و سارد بەڵام ئێمە ئەگەر باسی کوردستان بکەین لە ئیلام و لە کرماشان و لە شنگاڵ و تا قامیشلوو ئێمە کەش و هەوای گەرمیانمان هەیە کەشوهەوایەکی گەرممان هەیە بەڵام ئەگەر بڕۆینەوە بۆ پارێزگای ئورمێ لە پارێزگای ورمێ ئێمە کەشوهەوایەکی ساردمان هەیە بڕۆینە سەروتر سەروی بۆ نمونە باکووری کوردستان وان ئەبینی کەشوهەوایەکی سارد و کوێستانیمان هەیە ئەم فرەچەشنیە وای کردووە ئێمە گژوگیایەکی جۆرا و جۆر ینی تەنەوەعێکی زۆرمان ببێت لە گژوگیای کوردستانە. تێکڕای و ڕووەکانی کە لێرن ژماریان زۆرن و ئەکرێت هەر لە جۆرێک لە مێلاقەکان باس بکەین کە لە کوردستانە یا لەم سنوورە ئێمە نزیک بە 5-6 جۆری هەیە و ئەم جۆرانە هەریەکەیان لە بەرزێکی دیاریکراوە لە ئەستێکی بەرزی لە ئاسی ڕووی دەریاوە گەشە ئەەکەن لەگەڵەوەشە کە بڕی جیاواز لە گەبڵەکانمانە ئێمە لە کوردستانە یەک جۆر گەبڵەمانەیە کە بۆنگاردە کرایسۆ گۆنیەمە کە بە تەنها لە کوردستانی خۆمانە نمونەیەکی سەرەکی لەمانە جۆری دوێمە کە لە وڵاتانی پاکستان و ئەفغانستانە هەیە لای خۆمان گونێتی نییە لەگەڵەوەشە چەند جۆرێک شلێرمان هەیە لێرە نزیک بە 12 جۆر بە 14 جۆر شلێر لە کوردستانە تۆمار کراوە ئەوەی کە لەم شاخانەوەی کە من بینی بێتم بە شەوێکی گشتی جۆری فرتیلارە ئیمپیرالسە کە ناوە زانستەکەی بەو شێوەیە دوای فرتیلارە پێرسیکامانەیە دوای فرتیلارە پێرسیکا فرتیلارە ستراوسیمانەیە فرتیلارە کوردیکامانەیە فرتیلارە کراسیفۆلیا کوردیکە فرتیلارە کراسیفۆلیا هەکاریان سزمان هەیە و چەند جۆرێکی تازش کە خەریکەکاری لەسەرەکرێ کە لە ڕۆژهەڵاتی کوردستان تۆمارکراون لێرش لە سنووریەمە هەیە فرتیلارە شەهۆینسس لەگەڵ فرتیلاریا پاڤەینسس کە لای خۆمان من وێنەمان گرتووە وێنەکانمان لا هەیە و جۆری تریشمانێ بەڵام بەڕاستی ئەوەی کە من بینیومە ئەم جۆرانن لە بەرامبەرەوەشە ژمارێکی زۆر جۆر گژوگای ترمانی ڕۆکی ترمانەیە کە لە لۆمانەیە لە کەمامانەیە لە ڕێواسە لە گەبڵەیە لە ڕوسقەیە لە هەر جۆرێکتر کە لەم شاخانە هەن سەرچاوێکی گرنگ بۆ ژیانی سروشتی لە ناوچەکە.
زۆرن طبعاً ئەو ڕووەکانی کە بە دەوروبەرمانە هەیە. ئێستا ئێمە ئەمڕۆ خۆمان کەنگەرمان بینی، کەنگەرێکێکە لەو ڕووەکانە کە لە وەرزی بەهارە سەوزە بێت و لە سەر سفرەی زۆرینەی خەڵکی کوردستانە یێتە سەر سفرەکانمان و هەروەها ڕووەکێکی ئەتوانین بڵێن لە ڕووی تۆبیشەوە خاصەتی غەزایی زۆر باشە، یەقمێکی غەزایی بەرزی هەیە و ئەتوانین سوودی لێ وەربگرین، بەڵام زۆرتر وەکو خۆراک بەکارەچێت تا وەکو چارەسەر. ڕووەکی کەمان هەیە بۆ نمونە ئێمە ڕێواسمان هەیە، دیسانەوە ڕێواس وەکو میوەیەک چاوی لەکەین، وەکو خۆراکەچێتە بواری خۆراکەوە، بەڵام دیسانەوە ئەویش ئەتوانیت وەکو چارەسەرێکی سروشتی بەکاری بهێنین لەبەرەوەی مجموعەیەک مادەی معدەنی و مەوادی خۆراکی باشی تایە کە ئەویش خزمەتی مرۆڤ ئەکات. بەڵام لەسەر جەم ئەم ڕووەکانە کە ناویان ئەبێن ئێمە بێ ئاگاداری ئەوە بین کە ئەڵێن ڕووەکی سروشتیە و بەکاری ئێهێنین بۆ خۆراک، ئەمەنە یعنی هەموو کەسێک ئەتوانێت بەکاری بێنێ. بۆ نمونە لە ڕێواسە لەبەرەوەی مادەیەکی تایە بە ناوی مادەی ئەسید ئەکزالیک، ئەم مادە بۆ ئەوانەی کە نەخۆشی گورچیلەیان هەیە تووشی کێشەیان ئەکات، بۆیە زۆر خواردنی زەرەری هەیە بۆ ئەوانی. ئێمە هاتوین، ئێمە ئەبێ بین ئەو بەشانەی لە فلۆری ئەو وڵاتانە تورکیا، سووریا، عێراق و ئێران کە بۆ ئێمە ئەکا بە باشوور و باکوور و ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتی کوردستان، ئەبێ ئێمە ئەو ڕووەکانەکە لەنا ئەو فلۆرانان دەری بێنین، ئەم جارە بتوانین ئامارێکی نەک دەقیق ئامارێک لە ڕووەکی کوردستان بدەین، بڵێن کوردستان ئەو نە ڕووەکی تایە، بڵێن ئیسە بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستان کار کراوە، بەس من فلۆرای پارێزگای سنەم بینیوە کە نزیکە لە 2100 جۆری ڕووەک بەس پارێزگای سنە کاری کردووە. لە باکووری کوردستان کار کراوە، بەڵام ئامارێکی دەقیقمان نییە. بە هەمان شێوە لە باشوور کار کراوە، بۆ نمونە فلۆری قەرەداغ پێم وا بێ کار کراوە. ئەم جارە لە هەندێ لە ڕووەک لە هین کۆکراوەتەوە، لە سەکران و هەڵگورد و ئەو ناوچانە کۆکراوەتەوە. بەشێک لەم فلۆرە کە ئێمە بین جیایکەینەوە، بەشێک لەم فلۆرە بە ناو فلۆری کوردستانەوە، ئێمە ئەگەر بین جیایکەینەوە بەشێک لەم ڕووەکانە تایبەتن بە کوردستان، لە شوێنی تر نییە. بۆ نمونە ئۆرکی داسەکان، خێزانی ئۆرکی داسە ئێمە هەندێکمان هەیە تایبەتە بە کوردستان، هەندێک جۆر هەیە کە خۆمان ناساندومانە بۆ دنیا، وەک هێراکلیۆم کوردستانی کۆم، وەک سفالاریا کوردستانیکا، وەک کامپانولا کوردستانیکا. ئەمانە ڕووەگەلێکن کە ئێمە بەس لە کوردستان هەمانە. هەروەها لە شاخەکانی کوردستانە ئێمە زۆر ڕووەکی ترمان هەیە کە ڕۆژانە هەر خەڵکی کورد پەیوەندیەکی قوڵی هەیە لەگەڵ ڕووەکە، چون ئێمە حەیواندار بووینە، ئێمە فەلاحەتیمان کردووە، وەرزێڕ بووینە، پەیوەندیەکی زۆر قوڵمان لەگەڵ ڕووەکە بووە، لەگەڵ گژوگیا هەبووە. ئەبینی باب و باپیرانی ئێمە، دایک و داپیرانی ئێمە کاتێک نەخۆش کەوتوین، تووشی نەخۆشینێک بووین، لەو ڕووەکانە بەهرەیان گردووە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکان. ئەمە پیشانەدا کە ئێمە پەیوەندیمان لەگەڵ گژوگیا بەردەوام بووە. لەو ڕووەکانە بۆ نمونە گەڵاڕکێشیان بەکارهێناوە، گەڵاڕکێشیان بەکارهێناوە بۆ چارەسەرکردنی برین. بە شێوی گشتی ڕۆکەکان وکو باسمان کرد، ئەمانە پێکێنەری سەرەکی خۆراکن لە سیستەمە ژینگەیەکانە. ئەمانە بەهۆیەوەی کە کردار ڕۆشنە پێکات ئەنجامەدەن، ڕۆڵێکی گەنی گیانەیە. یەکەم لە خاوێنکردنەوەی زەوی کەش لە ڕێژێکی زۆر لە دوانەکسیدی کاربوون، چونکەم لەم کردارەدا ڕێژێکی زۆر دوانەکسیدی کاربۆن بەکارهێنێ بۆ کردارەکە، و لە بەرامبەر ئەوە بڕێکی زۆر گلوکۆز بەرەمێنێ، شەکر بەرەمێنێ. ئەم شەکرە دووبارە لەلایەن ئێمەوە، لەلایەن ڕۆکەکانی ترەوە، لەلایەن زیندەوەرانی ترەوە بەکارهێن بۆ خواردن، و سەرڕای ئەوەش بڕێکی زۆر ئۆکسجینەدا بە ئێمە، واتە ئەتوانین بڵێن
ڕۆکەکان بناغی سیستەمە ژنگیەکانن لە سیستەمە ژنگیەکانە بەبێ بوونی ڕۆکەکان ژیانی جۆرەکانی لەوێ مسۆگەر نییە. گرنگی ڕوەک ئەگەر ئێمە باسی گرنگی ڕوەک بکەین ئەگەر ڕوەک نەبێ بەڕاستی ژیان نییە. ئێمە ڕوەک ئەو ڕوەکە کە لێرە ئەژێت سەرچاوی خۆراکە بۆ مرۆڤ. ئەم جارە زۆرێک لە دەرمانەکان هەر لەم ڕوەکە بەرهەم دێن لە پیشەسازیە بەکاریە بۆ ڕنگ ئەم جارە لە دەرمانەکانە بەکارێت. هەمووی ئەمانە تایبەتمەندیەکانی ڕوەکەن. وەکەزانن بەکارهێنانی ڕۆک و گژوگیا لە باو باپیرانمانەوە بۆ ئێمە ماوەتەوە و تا ئێستاش بەردەوامە خۆ خۆشببختانە ئەمە لایەنێکی باشی هەیە کە ئەتوانین ئەوسەریکەن ئێمە هێشتا لە سروشتدا نەبڕامین و سروشت ئەو خزمەتێک کە بێ ئێمەش ئەبێت بە هەمان شێواز خزمەتی سروشت بکەین. بەڵام ڕاستە بۆ خۆراک و هەروەها بۆ عیلاج لە دێر ئەیامەوە بەکار هاتووە ڕوەکەکان و گژوگیاکان. بەڵام ئەوەی کە ئێستا زۆر بووە بە باو لە بازارەکانی هەرێمی کوردستانە ئەبینجێت لە هەموو جیهانە هەیە. هەرێمی کوردستانی گیانیە لە بازارەکانی جیهانی ئەبینین کە گیادەرمانی بەڕاستی لە هەموو لە زۆربەی شارەکانە بە شێوازێکە کە وەکو تجارەتی لێ هاتووە و ئەمە مەترسیەکە بۆ سەر ئەو ڕۆکانە و گژوگیانەی کە بە دەوروبەرمانە هەیە لەبەرەوەی ئەو 2000 ڕوەکەی کە باسم کردوتم تقریبەن لە ئەم سروشتەی ئێمەیە هەیە لە 121یان لە ئێستاە مەترسی لە ناوچوونیان هەیە. مەترسی لە ناوچوونیان لەسەر ئەمەش ئەگەڕێتەوە بۆتی بۆ بەکارهێنانی لە ڕادەبەدەر و نادروستی مرۆڤ ئەڕواتە ژینگەکە سەرڕای ئەوە کە بەکاری هێنێ ئیسپادەی لێکا بە شێوازی ئیسپادەی لێکا کە ئیسپادەکەی نادروستە و ئەمەش زەرەری لێەیە. بەکارهێنانی وەکو گیادەرمانی بەداخەوە بۆ شێوازێک کە ئێستا هەیە شێوازێکی زۆر ناتەندروست و نادروستە لەبەرەوەی ئەو کەسەی کە بە ئەو شێوازەیەت ڕوەکەکان ئەبات و وەکو علاج بەکاریهێنێت و ئەی فرۆشت لە واقع بازاری پێکات و تجارەتی پێکات کەسێک نییە کە خاوەنی بڕوانامەیەک بێت لە بوارەکەی خۆیە. سەرەکیترین مەترسی لەسەر ڕۆکەکان بە شێوی گشتی بریتە لە گۆڕانی کەشوهەوا کە زیانێکی زۆری گەیاندەوە بە فرەجۆری زیندەی و هەندێک جۆرە دەبینین کە ساڵ بە ساڵ ژمارەیان کەمترە بێت. پاش گۆڕانە ژنگەیەکان یا بەرزبوونەوەی پلەیگەرمی مەترسی سووتاندنی لە وەرگاکانە یا سروشتە بە شێوی گشتی ئەمانە ئەتوانن ڕێژێکی زۆر ڕۆک لە ناوبەرن لە کاتێکی زۆر کەمە کرد لە ماوەی دەدەقا یا چارێکێکە شاخێک بە تەواوەتی بسوودێت چونکە ئەم گژوگیایە هەم وەرزەیە هەم توانای سووتاندنیشی زۆر خێرایە لە ماوەی کەمە ڕێژێکی زۆر بسووتێ ئەمە شواکە کە ڕێژێکی زۆر لە ماوەیەکی کەما بسووتێ و تۆوەکانیان بسووتێت و توانای ئەوان نامێنێت لە ساڵانی ئایندا گەشە بکەنەوە. مەترسێکی تێکە لەسەر ڕۆکەکانمە تایبەتی گژوگیایە ئەوانی گژوگیا خۆراکیەکان هەڵکەندنی یا بڕێنی نابەرپرسانەیە لەسەریان کاتێک ئەبینین لەم شاخانە کاتێک ڕێواسێکەکە لە بن هەڵەیەکەنێت کاتێک گوڵەکەکە لە بن هەڵەیەکەنێ چاودێریەوە ناکە کە یا چاوەڕانەوە ناکە کە گەڵاکەی یا لقێکی لێ بکات و ئەوی تری بهێڵێتەوە لە شوێنی خۆی بە ڕازاکان بەڕاستی لە جێگەی ببڕێن ڕائکیشرێن لە بن دەرەکرێن. زۆربەی جۆرەکان هەر بەم شێوە کەنگرە کە ئەی کات بە هەمان شێوە بێڵەکان ئەکا بە ناخی زەویەکە بنە سەرێکێکش کە سەڵان لەسەری سەوزە بێ ئەم دەریەکات و لە ناوێ بە بەم جۆرە زۆربەی جۆرەکان لە ناوچوون و سەر لەوەڕاندنی نابەرپرسانە ینی ژمارەیەکی زۆر ئاژەڵ لە شوێنێک لە وەرگایەکە کە توانای هەڵگرتنی ئەو جۆرەی نیە. ئەو مەترسیانەی کە هەمانە بۆ سەر گژوگیای سروشتی کوردستان یەکێک لەوانە لە وەڕاندنی زیاد لە بەدەری ئەو ئاژەڵانەیە کە ئەیهێنن دیسانەوە ئەویش جۆرێک لە تجارەتی لێ هاتووە ئاژەڵەکانە هێنن بە بڕێکی زۆر لە سروشتە وێڵیان ئەەکەن وێن ئەمانش بە شێوازێکی نادروست لە ئەو گژوگیانە ئسپادە ئەەکەن و ئسپادەکانەمە وای لێ ئەکات کە وەکوتم ژیانی ئەو ڕوەکانە بکەوێتە مەترسیەوە. خاڵێکی کە مەترسیە بۆ سەر ژیانی ڕوەکەکان و گژوگیاکە وەکو وتمان ژمارەیەکیان مەترسی لە ناوچوونیان لەسرە
گۆڕانی کەژوهەوایە بە عام کە ئەویش دیسانەوە خەتای مرۆڤە، ئەویش دیسانەوە دەستی مرۆڤیتیایە مرۆڤ بە بەکارهێنانی زیادە لە ڕادەبەدەری پلاستیک و تەکنەلۆژیا و ئەو شتانی کە لە دەوروبەریە هەیە هاتووە و کارێکی کردووە کە پلەی گەرمی گۆی زەوی ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونەکە و ئەمەش وای کردووە کە ڕووەکەکان ئەو ژینگە تەندروستەکە ئەبێ هەیان بێت بۆ ئەوەی کە گەشە بکەن و سووڕی ژیانی خۆیان تەواوکەن ئەو ژینگەیان لەدەستداوە. ئەمەش کەواتە گۆڕانی کەشوهەواش دیسانەوە یەکێکە بۆ ئەو خاڵانەی کە دەتوانین بیژمێرین بۆ ژیانی ڕووەک کە مەترسی لەسەرە. ئێمە زۆر جۆرمان هەیە کە بەڕاستی ئێستا لە مەترسیان هەندێک لە هەندێک ناوچە بری جۆرە جیاوازەکان بە تایبەتی خۆراکیەکان کە ئێمە باسی بکەین خەڵکی زۆر دەستی بۆ بە کەمی کردووە. بۆ نمونە لەم شاخە ساڵان 2018مانە ڕێژێکی زۆر ڕێواسی لێبوو، بەڵام ئێستای بینی ژماریان زۆر کەمی کردو. ئەوش بەهۆی ئەوەی کە ڕێژێکی زۆر خەڵک یەتەم ناوچە بۆ ڕێوازکردن بە ڕێزا بە هەمان شێوە کەمی کردووە. یەکێک لەوانەیە کە تا 2013 ژماریان زۆر بوو، بەڵام لە 2015 تا حەڤە ڕێژێکی زۆر کەمی کرد. خەڵکێکی زۆر هات لە بن هەڵیەکەند و ئەشکاندا ئەوش گوڵە شلێرەکان بوون. لە دوای 2017 و 2016 من خۆبەخشانە نزیک بە 7 ساڵ تا 2023 من هەموو بەهارێک هاتمە ئێرە ڕێنماییم بە خەڵکەدا گەشتیاران کە هات نێرە بۆ گوجا بەهارەکان بۆی کە لە ناویانە بن ناشکێنەوە و هاوینان کاتێک تۆکەشی پێگەشت مانگی 1970 کە ئەم ناوچە زۆر سەخت و زۆر گەرمە بێ من بە ناچاری هاتمە ئێرە تا ئەم بڕە تۆوە کە هەیە بڵاو بکەینە بە سروش تا دووبارە زیادی بکەینەوە. ئەو تاکە ئێستا بینین ژمارەکەیان ساڵ بە ساڵ زیاترە بێ چکەم تۆ خۆی 2 ساڵەوێ تاکوونەی بگابەوەی کە پێ بگات و سەرکێ بکە لە ساڵانی ئایندا گەشە بکاتەوە گوڵ بکات. ئەو مەترسیانەی لەسەر ڕووەک هەیە یان لەسەر گژوگیا هەیە لە کوردستان یەکێکی ئاگرە ئاگرە کە ڕۆژانە لە وەرزی هاوی نابە تایبەت بەهۆی پوش و پڵاشی زۆرەوە ئاگر ئەکەوێتەوە و ئەو ڕووەکانە ئەسووتێنێت و ئەمە یەکێک لە هۆکارەکانە. یەکێک لە هۆکارەکانی تر ئەو کانە بەردانن کە ئەیکەنن. یەکێکی تر لە ئەو مەترسیانەی لەسەر ڕووەک هەیە دروستکردنی جادەیە. دروستکردنی جادە وا ئەکات کە ئیتر ئەو ڕووەکە هەستیارەکان لە ناو بچن و درک جێگەی بگرێتەوە. و هەندێک ئێمە بۆ نمونە ڕووەکی ئۆرکیسمان هەیە. ئۆرکیس هەم ژینگەی کەمە لە کوردستان هەم ئەوەی کە جادە و کانی بەرد و ئاگر وای کردووە کە ئێمە ئیتر ئەو ڕووەکەمان بەگشتی لە ناو بچێت. خۆی ئەمە مەترسیەکی گەورەیە لەسەر ئەم ڕووەکە. وتمان هەم ژینگەی کەمە، ژینگەیەکی شێداری ئەوێت، ئەم جارە هاوژینی هەیە لەگەڵ بڵێن قارچی مایکۆڕایزا. ئەو قارچی لە هەموو شوێنەکان ناژێت، وەک لۆ نییە تۆ بڵێ وەڵا لە کوێستانەکانە ئەژێت، وەک ئەم گژوگیە گەنمیانە نین کە تۆ بڵێ لە هەموو شوێنەکە ئەژێت، یانێ بە ئاسانیش زاو زوێ ناکاتەوە. پاراستنی گژوگیای کوردستان یا هەر گژوگیا لە هەر شوێنێ بێت بەڕاستی فرەلایەنە. ئەم فرەلایەنەش هەر لە کەسێکی یاسایی لە تاکێ بگرێت تاگا بە لایەنی دەسەڵات. بۆ منە کە ئێمە هێنەم شاخەوە زۆربەی خەڵکێتە شاخەکانەوە بۆ قارچکێت، بۆ ڕێواسێت، بۆ گەبڵەیەت، بۆ بەڕەزایەت، بۆ کەنگرێت هەرێکە لەمانە بە سنوورداری بکەین لە هەڵکەندنی بڕی هەڵکەندنیە. کاتی بۆ نمونە ئێمە هێنەم شاخە سێرەکەین بڕی ڕێواز زۆر کەمی کردووە لە جێگەی ئەوەی کە 100 بن بکەین با 10 بن بکەین. خۆ دەزانی هەڵکردنی ئەم ڕۆکانە چەندێکیان لێ بکەی ئەوە نەکەمە بێت، چونکە ئەمانە هەمویان لە کۆتایە تۆ بەرەمێنن و ئەم تۆوانە واکە کە فراوان ببنەوە لە شوێنی جیاوازە سەوز ببن. کاتێک تۆ ئەم تۆی لەکەیتەوە لە جێگەیەکە 20 بنی لێ 30 بنی لێت و هەرسی بنەکە هەڵەکەنیت واکەی کە نەتوانێت ساڵی ئایندا تۆیەکی زیاتر بڵاو بێتەوە. چی
بکەین کە ئەم مەترسیانە لەسەر ژیانی ئەم گژوگیانە لەسەر سروشتەکەمان لابین خۆشببختانە لە ئێستاە هەوڵەکان بۆ پاراستنی ژینگە بە بەرچاو و دیارە لە کوردستانە پێشتر ساڵانێک پێشتر زۆر ینی خەڵک بێزانیاری بوو زانیاری زۆر کەمیان هەبوو هۆشیاری نەبوو لەبارەی پاراستنی ژینگەوە بەڵام خۆشببختانە ئێستا لە سوۆسیال میدیا ئەبینین زۆر بووە زانکۆکان هەندێک بەش کراوەتەوە بەشی بۆ نمونە پاراستنی ژینگە بەشی دارستانەکان بۆ نمونە بەشی ڕۆکە پزیشکیەکان ئەمانە هەمووی وای کردووە مجموعەیە کەس هۆشیاری پیاکەن نسبەت بە ژینگەکەیان ئەمانە ئەتوانێت بە بەردەوامێکی زیاتر ڕۆڵی باشی هەبێ بۆ پاراستنی ژینگەکەمان بۆ نمونە ئەکرێت سەرڕای ئەوەی کە بەو شێوازە هەیە هەوڵەکان چڕترکەینەوە بۆ نمونە مجموعە سەمیناراتێکە بۆ ناوەندەکانی خوێندن هەر لە ئیبتیداییەوە مناڵێک ئەگەر لە ئیبتیداییەوە لە پۆلی یەکەوە بێت فێری ئەوە بکرێت وردە پلاستیکەکان فڕەنەیەت کە فێری ئەوە بکرێت کە وردە ڕێز لە ڕۆکەکان و گژوگیای دەوروبەری بگرێت مناڵی ئەگەر بزانێت هەرکە ئەم ڕووەکە سوودی هەیە هەناسەیە کە هەڵی ئەمژێت ئەم گیا بۆی دابین کردووە ئەگەر ئەمە بزانێت و بە شێوازێکی دروست بیزانێت تەبیعەتەن ڕێزیشی لێ ئەگرێت. ئێمە چی بکەین ئێستا وتمان ئێمە دەوڵەمەنین بە جۆراوجۆری ڕوەک لە کوردستان وتمان ڕوەکی باش و تایبەتمان هەیە لە کوردستان بەڵام ئێمە چی بکەین ئەم ڕوەکە لە ناو نەچێت خۆی یەکێک لەوانەی کە ڕۆڵی سەرەکیە گێڕن مامۆستایانی کشت و کاڵی ڕووەک ناسان ئەوانە ئیشی گیا دەرمانی ئەەکەن ئەمان ئەتوانن ڕۆڵی سەرەکیان بێت لە ڕێنماییدان بە خەڵکێکی بە ئاساییە چون ئەوەی کە ئێمە ئەیزانین خەڵکی ئاسایی بەڕاستی نایزانێ چەند ئەو ڕووەکە گرنگە بەڕاستی ئەو ڕووەکە هەر کامی لە چاوی ڕووەک ناسێکەوە هەر کامی داستان و حکایەتی تایبەتی خۆی هەیە. کەو یارای کەو یار خۆش کەو یارێکی بە ڕەزای شاخان عەزیزم عەجەبی یارێکی بە ڕەزای شاخان عەزیزم عەجەبی یارێکی وەنەوشەم داچنی ماڵۆ ماڵۆ وەنەوشەم داچنی ماڵۆ ماڵۆ خەڵکان پێی شاد بوون ئەی هاوار ئەمنیش ڕەنێجارۆ خەڵکان پێی شاد بوون عەزیزم ئەمنیش ڕەنێجارۆ